لە کاتێکدا ویلایەتە یەکگرتووەکان گیرۆدەی ئاڵنگاریەکانی دەرەنجامەکانی هەڵبژاردنەکانە لە ئینتەرنێتیش لە ڕێی تویتەر و فەیسبوک و ماڵپەرەکانی لینکدین شەڕە لەسەر زانیاریەکان. هەندێک پێیان وایە ئەو زانیاریانەی کە لەسەر هەڵبژاردن و دەرەنجامەکان بڵاو دەکرێنەوە چاواشەکارن و چەندین چیرۆکی دیکە لەو بارەیەوە هەیە. بانگەشەی ناڕاست لەبارەی ساختەکاری دەنگدەرانەوە ئێمە تەنها لێشاوێک لەو جۆرە بانگەشە نابینین. بانگەشە بۆ توندوتیژی یان بانگەشە بۆ ناڕزای دەربڕین یان بانگەشە بۆ تجارەتیکردن لە هەمبەر ئەو پلانگێڕانەی کە ڕاست نین. ئەوەش مەترسیدارە، ئەمەش دۆخێکی فریاگوزاری دیموکراتیە. ئێمە لەو بانگەشە درۆیانە تۆقیبین. زیاتر جەمسەرگیری گەلی ئەمریکا دروست دەکات و دەبێتە هۆی داروخانی متمانە بەدام و دەستگاکانمان. تویتەر هەوڵ دەدات ڕێگری بکات لە بڵاوکردنەوەی زانیاری هەڵا. لە ڕێی دیاریکردنی ئەو زانیاریانی هەڵەن هەندێک پۆستی تویتەر و ڕێگریکردن لە توانای بڵاوکردنەوەیان. فەیسبوک تویتەکان دیاری دەکات و بەکارهێنەران ئاڕاستە دەکات بەرەو ماڵپەڕی تایبەتی هەڵبژاردنەکە. ڕۆژی هەینی هەستان بەلابردنی کۆمەڵێک بە ناوی دزی ڕاوەستێنن کە بۆ ڕێخستنی ناڕەزایی دژی هەژمارکردنی دەنگەکان بەکاردەهێنرا. گوگل کە خاوەنی یوتیوبە هەندێک لە ڤیدیۆکانی پۆلێن بەند کردووە کە ئیدعای ئەوە دەکەن کە هەندێک لەو ڤیدیۆیانە یاسا و ڕێساکانی ئەوانیان پێشەل کردووە. هەروەها زانیاری هەڵە لەسەر هەژمارکردنی دەنگەکان بە زمانی ئیسپانی لە تویتەر و فەیسبوک بڵاو دەکرێتەوە. یەکێک لە سەردێڕە ئیسپانیەکان کە بە زمانی ئیسپانی بوو بازەوە دەکات کە سەرۆک دۆناڵد ترامپ ساختەکاری کردووە بۆ بردنەوە لە هەڵبژاردنەکەدا. ئەم هەنگاوانە ئاماژە بە خواستێکی ئامادەکاری نوێ دەکەن لەلایەن کۆمپانیا ئینتەرنێتەکانەوە بۆ هەنگاونان بۆ جیاکردنەوەی ڕاستیەکان لە زانیاری هەڵا. تەنانەت کاتێک کەسانی باڵاش قسە دەکەن بە وتەی شارەزایان هەوڵەکانی لەم جۆرە بۆ هاوڵاتیان گرنگە کە متمانە بە ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان بکەن. تا زیاتر بتوانین سنوورێک بۆ هەڵمەتە چاواشەکاری و زانیاری هەڵانەدا بنین کە زیان بە ئەمریکیەکان دەگەیەنێت بۆ ئەوەی بگەینە ئەو باوەڕەی لە ڕاستیدا سیستەمەکە کارمان بۆ دەکات، چونکە لە کۆتاییدا ئێمە خۆمان خاوەنی سیستەمەکەین. ئێمە حکوومەتی خەڵکین لەلایەن گەلەوە بۆ گەل، لەبەرەوە ئێمە لێرە شایستەی هەندێک ڕوون و ئاشکراین. سەرڕێم هەنگاوانەش هەندێک هەز دەکەن دەبێت دەستگا ئینتەرنێتیەکان کاری زیاتر کەن وەک ڕاستکردنەوەکان بە شێوازێکی یەکلاییکەرەوە. بۆ هەموو کەسێک کە حەزی کردووە یان بەشداری کردووە یان ئەو ڤیدیوانەی بینیوە بەر لەوەی فەیسبوک دیاری بکات دەبێ بڵین ببورن لەلایەن وردبینیکردنی ڕاستیەکانەوە بۆمان دەرکەوتووە کە ڕاست نییە. ئەمە تاکە شتێکی ڕوون و ئاشکرایە. کاتێک ئەمریکایەکان چاوەڕێی ئەنجامەکانی کۆتایی دەکەن ماڵپەرەکانی ئینتەرنێتیش بەردەوامن بۆ دانانی ئەو سیستمەی کە زانیاری ڕاستەکان لە هەڵەکان جا دەکاتەوە.